لە شاری سلێمانی و لە نەخۆشخانەی هیوادا کە تایبەتە بە چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە بەشێکی تایبەتی چرقەڕێوێڵەیی بۆ چارەسەرکردنی منداڵانی توشبووی بە نەخۆشی شێرپەنجە کرایەوە. ئەو بەشە بە هاوکاری خێرخوازان و لەسەر داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبانی نەخۆشی شێرپەنجە دروست کراوە و بە گەورەترین ناوەندی چارەسەرکردنی مناڵانی توشبوو بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە عێراق دادەنرێت. لەمە دوام منداڵان لەو بەشەدا چارەسەریان بۆ دەکرێت و تێکەڵ بە نەخۆشە گەورەکان ناکرێن. کردنەوەی بەشی منداڵان لە نەخۆشخانەی هیوا بە ستاندەرێکی جیهانی خاڵێکی تری گەشەیە بۆ شاری سلەیمانی و سیستمی تەندروستی وڵاتەکەمان کە توانای نەخۆشخانەکە لە 120 تەختەوە بەرز دەکاتەوە بۆ 160 تەخت. دەرفەت دەداتە منداڵان لە کەش و ژینگەیەکی خاوێن و تەندروستە چارەسەر وەربگرن. لە ماوەی ڕابردوودا سندوقی کۆمەک بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە سلێمانی دامەزراوە و هاوکاری بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە کۆ کردوێتەوە. بەوتەی بەرپرسانی سندوقەکە بەو داهاتەی کۆکراوەتەوە زیاتر لە 2000 نەخۆشی چارەسەر کراون کە بەشێکیان نێردراونەتە دەرەوەی هەرێم. بەرپرسانی نەخۆشایانەی هیواش دەڵێن سەرەڕای قەیرانی دارایی هەوڵیان داوە چارەسەرکردنی نەخۆشەکان بەردەوام بێت. سندوقە دەورێکی گرنگی هەبوو بۆ پێشکەوتنی نەخۆشخانەکانی شێرپەنجە و گەشەپێدانی خزمەتگوزاری چارەسەر لە ڕێگای دابینکردنی چەندین کەرستە و ئامێری پێشکەوت و چەندین پرۆژەی گرنگ. کردنەوەی بەشی تایبەت بە چارەسەری شێرپەنجەی منداڵان لە نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو پرۆژانەی و هەمان پرۆژە لە شارەکانی هەولێر و لهۆک لە قۆناغی جێبەجێکردندایە تاوەکو هەموو منداڵانی کوردستان بە ڕەچاوکردنی ستاندەرە جیهانیەکان لەم وارەدا چارەسەر بکرێن. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا لە ساڵی 2007ەوە تا ئێستا 28,000 نەخۆش بە مەبەستی چارەسەرکردن سەردانی نەخۆشخانەکەیان کردووە. لە سەرەتای ئەم ساڵیشەوە 1600 حاڵەتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تۆمار کراون کە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەکە بەڕێژەی لە 36 کەمی کردووە. بابانە نوێرێن ئارتی سلێمانی.